پێدەچێت داعش بەم زوانە ناچار بێت شارێکی دیکە وەک پایتەختی خەلافەتەکەی ڕابگەێنێت، چونکە هەموو ئاماژەکان بەرەو ئەوە دەچن کە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقەی پایتەختی خەلافەتەکەی داعش لە کاتژمێری 0 نزیک بۆتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو جار فڕۆکەکانی هاوپەیمانان بڵاوکراوەیان بەسەر شاری ڕەقەدا بەرداوەتەوە و داوایان لە دانیشتوانەکەی کردووە بە زووترین کات شارەکە چۆڵ بکەن. ڕۆژی شەمەی ڕابردووش جۆزێف فوتێل فەرماندەی باڵای سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بۆ یەکەم جار و بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو سەردانی ڕۆژ ئاوای کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتدا کۆبووەوە. جۆزێف فوتێل گەورەترین پلەداری سەربازی ئەمریکایە کە تا ئێستا سەردانی ڕۆژ ئاوای کوردستانی کردبێت. دوای سەردانەکەشی کا 11 کاتژمێری خایاند سەبارەت بە هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند لە توانەکانی ئەو هێزە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دڵنیا بۆتەوە. هەفتەی ڕابردووش برێد ماکگۆرک نێردەی تایبەتی باراک ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش بۆ جاری دووەم سەردانی ڕۆژ ئاوای کوردستانی کردو لەگەڵ ساڵح موسلم هاوسەرۆکی پەیەدا کۆبووەوە. بە پێی هەواڵێکی ئاژانسەکانی ڕووسیا لە کۆبوونەوەکەدا پلانی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقا تاوت توێکراوە. لالایەکی دیکەوە تەلال سیلۆ وتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات لا لێدوانێکدا بۆ ماڵپەڕی هاوەر نیوزی نزیک لە پەیەدە ڕایگەیاند هێزەکانیان ئامادەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شارەکانی ڕەقە و دەیرزور و منبج، هەرچەندە وتەبێژەکەی هێزەکانی سووریای دیموکرات ئاماژەی بە کاتی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقە نەدا، بەڵام ئاماژەی بەوەدا کە شەڕێکی قورسیان لە بەردەمدایە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤیش بڵاوی کردەوە. ڕۆژی شەممە واتە هاوکات لەگەڵ سەردانەکەی جۆزێف فوتێل هێزەکانی سووریای دیموکرات توانیویانە ناوچەی ئەلهیشە کۆنتڕۆڵ بکەن کە 37 کیلۆمەتر لە باکووری شاری ڕەقەوە دوورە. بەپێی ئەو زانیاریانەی لە سەرزاری فەرماندە سەربازیەکانی هێزەکانی سووریای دیموکراتەوە بڵاو کراونەتەوە، هێزەکانیان لە 3 میحوەرەوە هێرش دەکەنە سەر شاری ڕەقە. میحوەری یەکەم لە ناوچەی حەسەکەوە بەرەو ڕەقە پێشڕەوی دەکەن کە پێویستە نزیکەی 168 کیلۆمەتر ببڕن بۆ ئەوەی بگەنە ناوەندی شاری ڕەقە. میحوەری دووەم هێرشەکە لە شارۆچکەی عین عیساوە لە باکووری ڕەقەوە ئەنجام دەدرێت کە تەنها 48 کیلۆمەتر لە ناوەندی شاری ڕەقەوە دوورە. میحوەری سێیەم لە بەنداوی تشرینەوە و لە دووری 86 کیلۆمەترەوە هێرش دەکرێتە سەر شاری ڕەقە. هێزەکانی سووریای دیموکرات مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو دامەزراوە و لە 13 هێزی جیاواز پێک هاتووە و لەلایەن یەپەگەوە سەرکردایەتی دەکرێت. دیارترینی هێزەکانی نەو سووریای دیموکرات بریتین لە یەپەگە، یەپەژە، بەرەی کوردان، خۆری باکوور، لیوای شۆڕژگەڕانی ڕەقە.